کاتژمێرێک پێش ئێستا درۆنێک لە سنووری گوندی سووریژا کەوتە خوارەوە. شوێنی درۆنەکە چەند مەترێک لە پشتەوەی منە کە هەر ئێستا هێزە ئەمنیەکان لێرە بوون، تیمی تایبەت بە هەڵگرتنەوەی درۆن لێرە بوو کە درۆنەکان هەڵگرتەوە. ئێرە گوندی سووریژێ لە نەحەی شەمامک. ئەمە ینی پەیوەندیان پێوە کردم و زانیاریان پێدام کە لە گوندی پیرداوت سێ گوند لێرەوە دوورە کە دەنگەکە لەوێەوە جێبیستی دەنگە بەهێزەکە بوون و پەنجەرەکان لەگەڵ لێریوەتەوە. دواتر دەستگای دژە تیرۆری هەرێمی کوردستان ڕاگەندراوێکی دانا کە درۆنێکی بۆم ڕێژکراو لە سنووری گوندی سووریژە لە نەحەی شەمامک کەوتە خوارەوە لە کاتژمێر 10:50 خولەک و هیچ زەرەری یاخود هیچ زیانی جانی و مادی نەبووە. ئەمە جگە لەوەی درۆنیەکی تری بۆم ڕێژکراو لە سنووری ئیدارەی سربەخۆی زاخۆ لە کاتژمێر 10:55 خولەک لە کۆمپانیای نەوتی DNO لە تاوکێ کەوتۆتە خوارەوە، ئەویش بە هەمان شێوە هیچ زەرەری جانی و مادی نەبووە.